والله جا خەڵکەکە هەر بۆ خۆی ئەو فکرەی دانا و بەبێ ئەوەی مهندسی بینی و بەبێ مهندسی هەر خەڵکی هەمووی شوان بوو گاوان بوو خەڵکی ئەوی شارۆچکەی والله ئەمن تقریبا 35 ساڵە لە شکارتەی دانیش ناوم محەممەدی خاڵسێمانیە تقریبی بە زمانی حکوومەتی هینای نێرە ڕایگواستین 35 ساڵە بی لێرەی ئەو پردەش خەڵکی بێزار بوو لەو ڕووبارەی حیوانی پێدا ئەچوو مەڕماڵات پێدا ئەچوو هەتا مانگاشیە برد دوای خەڵکەکە بۆ خۆ پێ هەڵستا ئەو پردەیان دروست کردی حەفاڕەیان هینا ئەو بەردوشتەی لەو بەری هەڵە قەنادوو لێرەی جارەچیان دانا بردی ڕووبار بردی ئەو جارە محکەم تریان کرد چاکتریان دروست کرد خەڵک بۆ خۆی دروست کرد خەڵکی ئەو ئاوایە ئەجا ئەوەی لەو شارۆچکەیە هەموو سوودی لێ ئەبینی لەو پردەی واللهی هەشت ساڵە بی دروست کرایە بە حەفاڕەی دروستیان کرد حەفاڕەیانی ناخەڵک لەسەر پارەی خۆیان لە قەدەر توانای خۆیان پارەیان دانە ئەوەی ماڵاتیان هەبوو هەموو خەڵک نا ئای لەوانەیە 2 ملیۆن 3 ملیۆنی تێوچوو بن بە فکری خۆمەجا نازانم تاو کەمترەیان زیاتر لە خەڵکیش هەمووی سوودی لێ ئەبینی ئەگەر ئەو پردە نەبایە ئەو ڕووبارە ڕێگر ماڵات پێ ناکراوە پەڕی هەرێوە هیزعاز بۆ گەر ئەو پردە دروست کرا وەڵاهی خەڵک سوودی لێدی خەڵکی سراحەتی کردیە ئەلان ئەم بۆ نمونە بوهارانە چیا ئەوی شاخەی هەندێک بۆ جیاگۆری کەنگرە کاردیا بۆ شتەیەچی بێرەدا ئەپەڕێەوە مەترسید نییە بڵێ پێدا ئاچ والله جا خەڵکەکە هەر بۆ خۆی ئەو فکرەی دانا و بەبێ ئەوەی مهندسی بینی و بەبێ مهندسی هەر خەڵکی هەمووی شوان بوو گاوان بوو خەڵکی ئەوی شارۆچکەی ئەجا ئێک بوو بە ڕەحمەت بیناوی محەممەد یانەگوتی حەمەڕەش ئەو زۆر بەورد بوو لەو ئیشانە ئەوی سەرپەرشتی کرد حەفاڕەی هینا پارەی خۆ کردەوە لە خەڵکی وەرگرت بەس نەما ڕەحمەتی خوای لێبی 2 ساڵ پێ چوون مرد خوا عەفوی کە ئەجا ئەو فکرەی زۆری بڕەچی بە فکر بوو لەوان ئیشانە ئەوی ئەو فکرە دانا و حەفاڕەی هینا و یەکەم جاری دروست کرد بردی ڕووبار بردی دوای ناو ڕووباریان هەڵقەن بەردیان لە قۆردانان ئەو تاتە بەردیان لە سەرێک دانان و دینگەیان بۆ دروستکردن و ئەوەشیان پێ ڕایشت هەموو ڕۆژێ بەسەردا دێم و ئەچ یا هەموو ساڵێ بەسەردا پەڕینەوە هەموو مێگەل کەنگرکەر منداڵە ساوە چەند ژن لێرە پێداتون 2-3 کەسێ پێداچوینە لەوی ڕووبارە ئامۆژنەکە من لێرە های پێداچوو لەوی بڕێهی خوارد لە شکارتەی ئەو مجەمەعی شکارتەی بە منداڵەوە و بە کەنگرکەرەوە و بە هەموو شتەوە ڕۆژانەوەچی بوهار دەهات هەموویەچن بۆ کەنگران بۆ تۆرچێ بۆ هەموو نەعەجایش بێرە ناوێ ڕێن و ئەچن و دێن بەسەر وێ پردێن